خستنی خطابی سیاسی کوردی دەکەین و ئەمە ئەنجامی ئەوەیە کە ڕۆژانە دەبینی لەو قەیرانەی بەغدا ئەو یەکێتی هەولێری کوردی یەکێتی ڕیزەکانی ئەندامانی پەرلەمان و گروپەکانی کوردی وەزنی کورسایی کوردیان زۆر زیاتر و لە هەمان کاتیدا ڕۆژانە دەبینن نەسپای سووریا بەوە هەموو گەورەیە نەسپای عێراقی بەم هەموو گەورەیە ناتوانێت بەربەرەکانی بەرگەی زەوی داعش بکرێت هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەم بێتواناییە بە بیشەکی قاچاق توانیان دەستێکی ئەوتۆ بەدەستبیستن کە نزیکەی 40,000 کیلۆمەتری مربع لە داعشەکان ڕزگار کرد بۆیە هەموو داعشەکانی پێچیشان درێنزا ئێمە حەقی خۆمانە افتخار بە پێشمەرگە و بە شەهیدە سەروەرەکانمان بکەین بۆیە ئەوڕۆ ئەگەر دەبین هەندێک لە هەڤاڵانی مەکتەبی سیاسی ئامادەنین لەوانە کار مەحموود سەنگاوی ئامادەنەوە لەوانە برادەرانگی لێ ئامادەنە ئێوە دەزانن داخواری و کردبوو دەسەبەکاندا فەرماندە لەوێنی پێویستە کە باوەڕ ناکەم داعشەکە ئەوەندە بەلایەن و پێی ئێمە لێرە کۆبوونەوە ڕێکەوتنامەیەکی حساب بکەین ئەوانی هێرشن بۆیە ئێمە دەبین بۆ پارێزگاری لە کەرکوو بۆ پارێزگاری ناوچەکانی کە هەیە هەندێک لە بەرپرسەکان لەوێ ئەوانەی بە هەر هۆیەک نهاتن بەڕاستی بۆ لە دەروی زانیارینا ئێوە دەتوانن لیان سەبارەت بە نەهاتنی برایەنی پارتی دیموکراسی کوردستان لە ڕاستیدا ئەوان ئاگادار کراونەتەوە کە نەهاتونە من پێم وایە دەبی لیان بنووسینەوە بە خۆشتان دەتوان لیان بچن بەڵام لێرەدا من ئەڵێم ڕاگەاندنەکەش باس کرا عیبرەت لە نووسینی بەرنامە و ڕێکەوتنامەکە نییە عیبرەت لە چۆنیەتی جێبەجێکردنیەتی بۆیە هەمویان ئەوانەی کە بە تەحەفوزەوە سەیریان ڕێکەوتنامە دەکەن ئینشاءڵڵا لە ماوەی زۆر کورت بۆیان دەسەلمێنرێت کە ئەم ڕێکەوتنامەیە لە خزمەت یەکحسنی ماڵی کوردە و لە خزمەت چارەسەرکردنی قەیرانەکان نەخێری سەقفێکی زەمەنی بۆ ڕێکەوتنامە